بینەکە لەگەڵ یەکێک لە وەزیرە هەرە گرنگەکانی هەرێمی نیدەرزاکسن ئەو کاتێکە دێتە ئەو وڵاتە ئەم هەرێمە کۆمەڵشتی زۆر دەبینی کە هەز بە ئەوە ئەەکەی بە پلانێکی تۆکمە داڕژراوە و پێشکەوتووە. پرسیارەکە ئەوەیە بۆ خەڵکی کوردستان بۆ باشووری کوردستان چۆن وڵاتی ئێمەش حکوومەتی ئێمەش ئەزمموی ئەوانە بگوازێتەوە و بتوانێت سوودی لێ ببینێ چۆن پێشەکەوێ بەتایبەتی لە ڕووی ئابووری لە ڕووی ئابوووریەوە هەروەها لە ڕووی کار و لە ڕووی گواستنەوە کە یەکێ لە وەزیرەکان لەگەڵ منە وەزیری ئەم سێ بوارەیە کە هەر سێ بوارەکە لە ئەڵمانیا و لە هەرێمی نیدەرزاکسن پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. دەپرسین کە پێویستەکە ئێمە چی بکەین و بۆ ئەوەی کە بتوانین پێشکەین بە تایبەتی کە ئێستا پێش ئەوەی کە ئێمە ببین بە دەوڵەت پێویستەکە چی بکەین بۆ ئەوەی کە زیاتر پێش بکەوین لەگەڵ بەڕێز ڕەڵاف بۆرشەرس وەزیری ئابووری کار گواستنەوەی هەرێمی نیدەرزاکسن لە ئەڵمانیا گفتوگۆ دەکەین. سڵاوتان لەبێ. سڵاو بەڕێز هیوە، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە بتوانم قسەتان لەگەڵ بکەم و بەخێر بێن بۆ هانۆڤەر پایتەختی هەرێمی نیدەرزاکسن. شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە کە شاندێکی گەورە لە خاوەنکار و وەبەرهێنەران لە کوردستان لە باکووری عێراق هاتوونەتە نیدەرزاکسن بۆ یەکەمین کۆنفرانسی گەورەی خاوەنکار و وەبەرهێنان. بە بۆچوونی من هەڵبژاردننی ئەم شوێنە هانۆڤەر و نیدەرزاکسن بۆ کۆنفرانسەکە زۆر سەرکەوتوو بووە. ئێمە شوێنێکی ئابووری بەهێزین و نەریتێکی کۆنی پیشەسازیمان هەیە. باوەڕ دەکەم جیهان هەموو ڤۆڵکسڤاگن دەناسن. گەورەترین و سەرکەوتوترین کۆمپانیای ئێمەیە لە نیدەرزاکسن. ڤۆڵکسڤاگن سیمبولی گەورەی یابووری و شارەزاییە لە نیدەرزاکسن کە بە درێژایی 100 ساڵ و بەتایبەتیش لە چەندەیەی ڕابردوو دوای دووبارە ئاوەدانی دوای جەنگی جیهانی دووەم پەرەی بەخۆی داوە. بەستەرەکانی ئەم سەرکەوتنە لەلایەکەوە بەرزترین زانینی تەکنیک و ئەندازیارانە لێرە لە ئەڵمانیا. بەسەرێکی دیکەی زۆر گرنگیش شارەزایی زۆر بەرزی هێزی کارە لە هەموو بوارەکانی دیکە کە دەتوانن دەست و خەتی یابووری تەواوی هەرێمەکە بن. باشە بەڕێز وەزیری سێشتی زۆر گرنگی یەکێکیان ئابووریە، ئەوی دیکە کارە، ئەوی دیکە گواستنەوەیە کە بۆ کوردستان هەرسێکیان ئێستا پێویستی بە ئەزمموی ئێوە هەیە. ئەتوانی پێمان بڵێیت ئێوە لە ڕووی ئابووریەوە چۆن گەشتان کردووە، دواتر کار چۆن بۆ خەڵکە دۆزنەوە و پاشان ئەو سیستمی گواستنەوەی کە هەتانە چیتان کردووە کە ئاوا پێش بکەوێت. هەڵبژارنەکانمان بێگومان ئێستا بەپێی پێویستی دووبارە ئاوەدانکردنەوەی ژێرخانی یابووریە و لە تەواوی سێکتەرەکانی شەوە زۆر گەورەیە. ئێمە لە ئەڵمانیا ئەزمونێکی زۆر باشمان بۆ دروست بووە دوای جەنگی جیهانی دووەم و بەتایبەتیش لە ساڵی 50کانەوە بە پاڵپشتی پرۆگرامەکانی جیهانی بۆ قەرز کە سەرەتا بۆ خۆبەڕێوەبردن خەرج دەکران و دواتر پەرەیان پێدرا بۆ گەشەی ئابووری. بەم پێش دوای چەند ساڵێکی کەم پێویستمان بە پشتگیریە جیهانیەکان بۆ دووبارە ئاوەدانکردنەوەی ئەڵمانیان نەبوو. ئەو هێزە بەرپرسانە زۆر بەباشی کاریان کرد. بە بۆچوونی من ئەمە چیرۆکێکی سەرکەوتنە و باشیش دەبێت لە هۆکارەکانی ئەو سەرکەوتنە ورد ببنەوە بۆەوەی بزانن کام لەو فاکتەرانە دەکرێت لە هەرێمەکەی ئێوە پەیڕۆ بکرێت. بێگومان سەرمایەیەکی پێویست و زانینی تەکنۆلۆژیا لە بەردەستدا هەبێت لە هەمان کاردا سەرکەوتن بەدەست ناهێنێت بەبێ وەبەرهێنانێکی زۆر لە ڕووی پەروەردەکردنەوە لە هەرێمەکەتان. باشە ئێستا کوردستان وڵاتێکە کە تازە بەرەو گەشەکردن ئەڕوات و وردە وردە دەستی پێکردووە. پێمان بڵێ کوردستان چی بکە بۆی کە ئابووریەکی گەشەکردووی باشی هەبێ، چ پلانێکی هەبێ وەکو سەرەتا بۆ کارکردن لە ڕووی ئابووریەوە؟ بە بڕوای من زۆر گرنگە پێکەوە بیر لە سێکتەرە جیاوازەکان و هەموو لایەنەکان بکرێتەوە. ئاماژەتان پێدا کە من لە وەزارەتی یابووری و کار و گواستنەوە دێم. ئێمە وا بیر دەکەینەوە ئەم سێ بابەتە هەمیشە بە یەکەوە بەستراون. ئێمە بە وردی تەماشای هێزی کاری تایبەتمەند دەکەین و
تا بزانین چۆن بەپێی پێویست بتوانین پەرەی پێ بدەین بۆ پیشەسازی و ئابووری خۆمان. ئەمە هەمووی لەگەڵ گۆڕانکاریە دیمۆگرافیەکان تەحەدایەکە. بۆ نمونە تەحەدای بەراوردکردنمان هەیە. لە 2-3 ساڵی ڕابردوودا زیاتر لە 1 ملیۆن کۆچبەر هاتوونەتە ئەڵمانیا کە خاوەن توانای زۆری جیاوازن. ئامانجی ئەمە ئەوەیە ئەوان بە باشترین شێوە لەگەڵ شێواز و گوزەرانی ئێرە بگونجێنین وەک هێزێکی کاری تایبەتمەندی چالاک بۆ کۆمەڵگاکەمان. ژێرخانی ئابووری بۆ ئێمە مژارێکی یەکجار گەورەیە و بە هیچ شێوەیە کۆتایی پێنایەت. ژێرخانی ئابووریمان دەبێت بەهێزتر بێت و لەم بارەشدا ئێمە مۆدلی سەرکەوتومان هەن کە شایەنی باسکردنە. بۆ ئەمەش ئێمە تەماشا دەکەین چۆن دەتوانین پەرە بە شارەزایی ئەندازیارەکانمان بدەین. باشە ئەمە بەسەرەن کوردیش حکوومەتی کوردیش بەم شێوازە بیرەکاتەوە، بەڵام لە ڕێی پراکتیکەوە ڕەنگە جیاواز بێ. ئێستا کورد لە باشووری کوردستان سامانی سروشتی و نەوت و غازی زۆری هەیە، هەم لە کاتی دەرهێنانەتی و هەم لە ژێر زەویە و خاکێکی بەپیتی هەیە و دەستی کاری باشی هەیە. پرسیارەکە ئەوەیە ئەگەر تۆ وەزیرێک بیت لە کوردستان ئەمە چۆن بەکارهێنی، چۆن وا ئەکەی کە ئابووری ئەم وڵاتە پێش بکەوێت؟ هاوڕام لەگەڵ تۆ کە کوردستان هەلێکی گەورەی هەیە بۆ پەرەپێدانی ئابووری. لەمەشدا دەکرێت ئەو کاتانە پێکەوە ببەسرێنەوە کە گەشەیان تێدا هەبووە پێش ئەم شەڕەی دوایی لە دژی داعش. ئێوە نەریتێکی گەورەی ئابووریتان هەیە و بە تایبەتیش پەیوەندیەکی بەهێز لە پیشەسازی نەوتدا. بە بڕوای من ئەوە زۆر گرنگە بۆ قازانجکردن و بەکارهێنانی بۆ ئەوەی ئابووریەکی هەمە چەشن دروست بکرێت. من ڕەوشی ئابووری و پێکهاتەکانی لە ناوچەکەتان لە کوردستان بە وردی ناناسم، بەڵام زۆر گرنگە ئەو هێزە چالاکانە ئەوانەی هێزی ئابووریان هەیە سوودیان لێ وەربگیرێت و لەسەر یەک مێز کۆ بکرێنەوە بۆەوەی بەشدار بکرێن لە کردە ئابووریەکان و ببنە پشت و پەنا بۆ پلانێکی گەشەی. باشە، ئێوە وڵاتێکن وێرانکاری زۆرتان بەسەرا هاتۆ لە دوای وەکو خۆتەڵی جەنگی جیهانەکانەوە بە تایبەتی جەنگی جیهانی دووەم و چیتان کرد؟ یعنی ئەو هێزە چی بوو لێ ئێوە یاوای کرد کە لە ماوەیەکی کورتە زیاتر بەرەو پێشەوە بڕۆن، تەنانەت شارتان هەبووە هەمووی ڕووخاوە؟ ئێمە بینیمان پێشکەوتن و ئاوەدانکردنەوە پێش جەنگ مەبەستم جەنگە نوێیەکەیە، ڕوویدا ئەمەش وزە بەخشە. دەبینین کە هەرێمی کوردستان هەرێمێکی بەهێزە لە نێو عێراقدا. بە بڕوای من دەکرێت لەسەر ئەمەش بەباشی بنیاد بنرێت. هەندێک کۆمپانیای هەرێمی نیدەرزاکسن دەناسم کە ئەزمونیان هەیە لە کوردستان و تیدا چالاک بوونە. ئەزمونی خۆیان بۆ ئەوەی گواستۆتەوە و بەشداریەکی باشیان کردووە، بۆ نمونە لە ژێرخانی ئابووری و دروستکردنی شەقامەکان. بەڕای من کۆنفرانسەکان جەرفەتێکی باشن بۆەوەی پەیوەندیەکان دروست بن و هاوبەشیەکان فراوانتر بکەین، هەروەها هەماهەنگی لە بوارە جیاوازەکاندا چڕ بکەینەوە. پێشکەوتنە ئابووریەکەی کوردستان پێویستی بە زانستی نەوەهای ئەڵمانی و نیدەرزاکسن پشگیریان لێ بکرێت. ئێوە دەزانن کە ئێمە لە ئەڵمانیا کولتورێکی گەورە و سەرکەوتووی بازاڕی ئابووری سۆسیالمان هەیە. کولتورێکی زۆر سەرکەوتومان هەیە لە هاوبەشیکردنی سۆسیال لەلایەکەوە خاوەنکار لەگەڵ سەندیکای بەهێز و دەسڕۆیشت و لەلایەکی دیکەش بۆ کارکەر و کارپێدراوەکان. بەدەیان ساڵە لە ئەڵمانیا شتێکی دیکەی گرنگی شەیە کە ئەویش کۆدەنگیە، جیاواز لە هەندێک وڵاتی دیکە یاخود وڵاتانی ئەوروپی سەرەڕای بوونی ناکۆکی لە پەیوەندیە جیاوازەکاندا، بەڵام هەموو لایەک پێکەوە کۆکن بۆ پەرەپێدانی یابووری و ئەنجامدانی کاری هاوبەش لەو پێناوەتە. بە بۆچوونی من دەکرێت وەک نمونەیەک وەربگیرێت. ئێوە دەبینن ئێمە زۆر بەباشی پێشکەوتوین بەبێ ئەوەی کارتێکردنی زۆری دەوڵەتی لەسەر هەبێت. با بڕوای من دروستکردنی دیالۆگێکی بەهێز زۆر هاوکار دەبێت لە پرۆسەی دووبارە ئاوەدانکردنەوەدا لە ڕێگەی کۆربەند و کۆنفرانسی هاوبەشەوە بۆ ئەوەی پلانێکی هاوبەشی دووبارە ئاوەدانکردنەوە بەرهەم بێنرێت و هەموو لایەک
ئامادە باشیەکی بەهێز پیشان بدات پێداگریش بکرێت لە بەشداریکردن بۆ دانانی بنەمایەکی جۆراوجۆر بۆ دووبارە ئاوەدانکردنەوە. ئێستا ئەگەر هەرێمی کوردستان داوا لە ئێوە بکاوەکو وەزیرێکی یعنی کە سێ شتی گرنگتانە بەردەستایە هەرێمی نیدەزاکسن چه ڕاوێژەگەیان بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی وڵاتەکە بەرەو پێشەوە بەرێت؟ ئەم کۆنفرانسانە لەم ڕۆژانەدا سەرەتایەکی باشە بۆەوەی پەیوەندیەکان لە نێوان نیدەرزاکسن و کوردستاندا قوڵتر بکرێن. لەو بڕوایەدام کە زۆر کۆمپانیا ئامادەن بۆ ئەوەی هاوبەشی کۆنکرێتی لە نێوانیاندا لە کوردستان بێتە ئاراوە. هەروە کۆنفرانسەکان دەتوانن گرنگی و چانسەکان بۆ کۆمپانیەکانی نیدەرزاکسن لەو هەرێمە دەستنیشان بکەن. هەر بۆیش زۆر گرنگە لە پەراوێزی کۆنفرانسەکاندا وەرکشۆپی ئاڵوگۆڕکردنەوە ئەنجام بدرێن و ئەزمموی ئەو کۆمپانیانەی نیدەرزاکسن کە لە کوردستان کاریان کردووە بە فراوانی باس بکرێت و ڕوون بکرێتەوە کە بزنسکردن لە کوردستان چۆنە بۆ ئەوەی چاو لەوان بکرێت. بێگومان دەبێت پشتگیری لە کەناڵەکانی پەیوەندی بکرێت لە ئاستی ژوورە بازرگانیەکان، وەزارەتەکان و حکوومەتەکان. بۆ ئەمەش خۆشحاڵ دەبین بۆ بەشداریکردن. بۆ وڵاتێکی تازە دامەزرا و تازە حکوومەت کە مەسەرەن بتوانێت خۆی بڕێوەبەرێ کورت کە ئەزمموی حکومڕانی زۆر کەمە جگە لەمە حکوومەتی هەرێمی کوردستانی هەیە. چی بکات باشە؟ چه سیستمێکی ئابووری پەیڕۆ بکات بۆ ئەوەی بتوانێت ئابووریەکی سەرکەوتووی هەبێت؟ ئەمە زۆر گرنگە کە لە پەیوەندیە شخصیەکانیشدا بەدی بکرێت. لەمەشدا کارکراوە و پەیوەندی زۆر باش لە ڕێگای سەرۆکی پێشووتری شارەوانی گەورە بەڕێز دکتۆر شماڵشتیک دروستکراون کە بە بەردەوامی سەردانی هەرێمەکەتان دەکات. ئاماژەم بەوەشدا بوو کە ئەو کۆمپانیانەی نیدەرزاکسن کە لەوێ چالاک بوون دیاری بکرێن بۆەوەی بزانین چۆن دەتوانرێت قازانج لەم هاوبەشیکردانە ببینرێت. بەڕای من نەک تەنیا کۆمپانیەکان باڵکو و نوێنەرانی کۆمەلگا و بوارە کللتوریەکانیش لێرەوە لە نیدەرزاکسن بێنە کوردستان و باس لە پێکەوە ژیان و فۆرمی کۆمەلگەی ئێرە بکەن. هەروە پیشان بدرێت شێوەی ژیانی ئابووری لێرە لە نیدەرزاکسن چۆنە کە دەکرێت ببێتە نمونەیەک بۆ کوردستان. باشە بە پرسیارەکەی من ئەمە یە تەرکیز بخەیتە سەر ئەوەی ڕای شخصی تۆ چییە؟ مەسەرەن ئەگەر جەنابەت ڕاوێژت پێ بکرێ ئێمە چه سیستمێکی ئابووری بەکاربێنین، پێت باشە کورد چه سیستمێکی ئابووری بەکاربێنێ بۆ تۆقمەکردنی بەشی لایەنی ئابووری؟ دەبێت دام بەوەدا بنێم کە من زۆر باش کوردستان ناناسم. هەندێک زانیاریم لەو هاوڕێیانم بیستووە کە سەردانی ئەوەیان کردووە. بەتایبەتیش دکتۆر شماڵشتیک کە من دەیناسم و زۆر جار هاتۆتە لای ئێوە. لە ساڵەکانی سەرەتاشدا دەتوانین بڵین هەموو ساڵێک دەهات و زۆر کاری کردووە بۆ پەرەپێدان لە پەیوەندیەکانی نێوان نیدەرزاکسن و کوردستان. بە بۆچوونی من کاری هاوبەشی هەردوو هەرێمەکە چانسێکی زۆر گەورە هەیە. کۆنفرانسەکان هانی منیش دەدەن کە لەوانەیە لە ساڵانی داهاتوودا بێمە کوردستان. کاریش بۆ ئەوە دەکەم لەسەر ئاستە جیاوازەکانی دەوڵاتدا پەیوەندیەکان فراوانتر بکرێن لە قازانجی هەردوو هەرێمدا. باشە ئەمە لایەنی ئابووری دەمەوێت لە ڕووی کار و دۆزینەوەی کار بۆ خەڵک و بۆ هاونیشتمانیان گفتوگۆ بکەین. دەمە یەک زانیاریت بەمێت کە کوردستان ئێستا 25% لە سەر چواری خەڵکەکەی لە بودجەی گشتی موچە وەرەگرێ. موچەخۆری حکوومەتە کەرتی تایبەت کەمتر با بڵین کاری تیا هەیە. ئێوە چیتان کردووە بۆی کە ئەم دەستی کارە زیاد بێت و حکوومەت ئەوەندە ئەرکی نەکەوێتە سەرشان بودجەی زۆری بۆ موچەدانە نیە لە 170 زیاتری بودجەی کوردستان دەچێت بۆ موچە. من لەو بڕواهدام کامە کێشەیەکی هەیکەلی گەورەیە و دەبێت چارەسەرێکی بۆ بکرێت. هەردوو لامان لەو بڕواایەداین گۆڕانکاریەکی بنشینەیی لە دەوڵەتدا هەیە و
بە زوویی ناکرێت. زۆر گرنگە مرۆڤ لەوێدا ڕێگەیەک بدۆزێتەوە کە چۆن دەتوانرێت ئەم ناهاوسەنگیە بۆ هاوسەنگی بگۆڕێت. بۆ ئەمەش گرنگە تەماشای ئەوە بکرێت دەکرێت سەرچاوەکانی داهاتی دەوڵەت بەهێز بکرێن بۆ ئەوەی هێزی دارایی هەبێت بۆ چالەکیەکانی دیکەی دەوڵەت کە زۆر گرنگ و پێویستن لە پرۆسەی ئاوەدانکردنەوەدا. مرۆڤ دەتوانێت بەپێی هەندێک پلانی تایبەتمەند بۆ کاتێکی دەستنیشانکرا و کار بکات کە بەڕای من ئەوە گرنگە. هەروەها لە هەرێم و ناوچە جیاوازەکانی کوردستان هەوڵی ئەوە بدرێت سەرمایەی دیکە یاخود سەرمایەی وڵاتانی دیکە بهێنرێت. اینجا وەبەرهێنان لە جونگەکانی دەوڵەتدا بکرێت یاخود وەبەرهێنان لە کەرتی تایبەت و کۆمپانیا تایبەتەکاندا بکرێت. هەروەها بۆ ئەو کەسانەی ئاسۆیەکی گەشیان لە کەرتی گشتی و نێو دامودەستگەکانی دەوڵەتدا نییە ئاسۆیەکیان بۆ دروست بکرێت بۆ ئەوەی لەو کەرتە دوور بکەونەوە یاخود کەرتەکانیان بگۆڕدرێت. باشە. بەڵام ئێوە چیتان کردووە کە کەرتی تایبەت گەشە بکات گرنگی و احتیمامی زیاتری پێ بدرێ چیەوە ئاکات کە کەرتی تایبەت گەشە بکات و لە بەرامبەرە کەرتی حکوومەت و زەخت و سترێس لە سەر حکوومەت کەم بێتەوە؟ ئەو بڕوایم هەیە کە گرنگیەکی بنچینەی هەیە اینجا وەبەرهێنەرانی کورد یاخود وەبەرهێنەرانی بیانی بن. بۆ نمونە لێرە لە نیدەرزاکسنەوە دڵنیاییان هەبێت لە ڕووی یاسایی و ڕێساکانەوە دەبێت ئەو یۆرەیەی لێرەوە لە نیدەرزاکسنەوە لای ئێوە بەرهێنانی پێدەکرێت بۆ پێش قازانجیان بۆ بگەڕێتەوە. کۆمپانیەکان بتوانن خۆیان بەرەو پێشەوە ببن و خۆیان کارمەندە تایبەتەکانیان هەڵبژێرن. هەروەها دام و دەستگا خۆجەییەکان بۆ وەرگرتنی مۆڵەتەکان چالاکانە هاوکاریان بکەن. ئەمە پێویستی بە چەندین هۆکار هەیە بۆ هاوکاریکردنیان. وەبەرهێنەرانی بیانی یان ناوخۆیی بن. ئەگەر لەوێ بربەستە بن من لێرەوە ناتوانم حکمی لەسەر بدەم. دەبێت لا ببردرێن. بەوەی ئابوووریەکی بەهێز هەبێت پێویستی بە دەوڵەتێکی چالاک و بەهێزە. باشە. مەسەن ئێوە زۆر گرنگیان بە کەرتی تایبەت. ئەم گرنگیە چییە؟ چ ئیمتیازێکتان هەیە بۆ کەرتی تایبەت بۆ گەشەکردنی کەرتی تایبەت؟ حکوومەت چی پێشکەش کردووە؟ بەڵێ بە بڕوای من گرنگترین شت لێرەدا کە بە درێژایی دەیان ساڵە هەیە دڵنیاییە لە پلاندانانی هاوبەشدا. هەروەها مەرجە سەرەکیەکانی ئابووری بەهێز هەن کە بەڵێ بە وەبەرهێنان دەدەن لە ئەڵمانیا. ئەمەش بە شەو و ڕۆژێک لە شوێنی دیکە ناکرێت بێتە ئاراوە بەڵکو دەبێت بە وردی چاو بە کەم و کوڕیەکاندا بخشێنرێتەوە و بزانرێت لەکوێ کورتێنان هەیە. دەکرێت مەرجە سەرەکیەکان بگۆڕدرێن و ئەگەر پارچە بە پارچەی ئەم بربەستانە لا ببرێن من لەو قەناعەتەدەم لە ساڵانی ڕابردووشدا سەفەری زۆر وڵاتم کردووە و بۆم سەرمێنراوە. داینەمیکی یابووری پێش دەکەوێت. بۆ نمونە چۆن بازرگانیەکی فراوانتر لە سنوورەکانی وڵات دەتوانێت ئەو بربەستانە بەلاوە بنێت و لەلایەن کۆمپانیەکانەوە هەڵبگیرێت و خەڵکە خۆجەیەکە لەو دەرفەتانە داهاتێکی باشیان بەربکەوێت یاخود هەندێک دەوڵەمەند بن. بە پێی لۆژیک ئەم جۆرە کۆمپانیایانە لە هەموو وڵاتەکان هەن و لە ناوچەی ئێوەش هەن. تەنیا دەبێت هەندێک دەستیان کراوەتر بێت. باش دەمێت لە ئەم چەند خولەکی کۆتاییە باسی گواستنەوە بۆ بکەیت. ئێستا کوردستان وڵاتێکە لە سەرەتای با بڵێن گواستنەوەیە. هەنگاوی یەکەمی وڵاتێک کە لە سەرەتایە بێت چی بێت باشە بۆ ئەوەی کە گواستنەوەی وەکو ئەم وڵاتی لانی کەم ئێوەی لێبێت یان کەمتر لەوە؟ هەستی منەوەیە کە کوردستان لەسەر ڕێچکەیەکی زۆر باش بوو تاوەکو دوایین شەڕ لەگەڵ داعش کە ناچار کرا هەموو هێزە ئابووری و کۆمەڵایەتیەکەی بۆ خۆپاراستن لە داعش بەکاربهێنێت. ئێستا ئێوەش ئەزمموی ژمارەی زۆری کۆچبەرانتان هەیە کە دەبێت لە وڵاتی ئێوە هاوکاری بکرێن. لەوانەیە ماوەیەکی درێژمێنەوە یاخود بە دوایی ئاسوەیەکی دیکە بگەڕێن. ئەمانە تەحەدای زۆر گەورن و زۆر گرنگیشە ئاگاداری ئەم تەحەدایانە بوونە. وەزیری ئابووری ئێوەش لە قسەکانیدا بۆ کۆنکرێتی ئاماژەی پێدا. بە بڕوای من گرنگە پێکەوە گرێدانی کۆمەڵگا بپارێزرێ. وەک ئەوەی من بزانم لای ئێوە لە کوردستان کۆمەڵگا زۆر ڕەنگە و ڕەنگە.
گرینگە لەسەرم فرەیە دەست بە چاکسازی ئابووری بکرێت. مەرجی سەرەکی سەقامگیریە. پێویستە وەبەرهێنانی مەودا درێژ لە ناوە و دەرەوەش بکرێت. بازرگانی لەگەڵ دەرەوە بەرفراوانتر بکرێت و پەیوەندی لەگەڵ وڵاتانی دیکە دروست بکرێت. بەمەش بە بڕوای من هەموو چانسەکان بۆ پێشکەوتنی ئەرێنی ئابووری بەردەست دەبن. دەمێت دو پرسیار لێ بکەم ئێستا کوردستان دەیەوێت ببێتە دەوڵەتی سەربەخۆی خۆی. پرسیارەکە ئەوەیە هەرێمێک ببێتە دەوڵەت چۆن خۆی حازر بکە. پێویستە ئەو حازریانە چییە کە سەرەتای یانی پێش ڕاگەیاندنی دەوڵەت کردبێتی. ئەمە بڕیارێکی یەکجار گرنگە و گشتپرسێکی زۆر گرنگیشە. قەناعەتی شەخسیم ئەوەیە خەڵکی کوردستان مافی ئەوەیان هەیە لەبارەی ئاهێندەی خۆیان بڕیار بدەن. پێویستە خەڵکی کوردستان لەوەش ئاگادار بێت کە پەیوەندیەکانیان لەگەڵ دراوسێکانیان تا چه ئەندازەیە گرنگە. لە باکوورەوە و هەروەها لە نێوخۆی وڵاتیشدا کە عێراقە، چونکە ئەو هێزانەی کوردستان بۆ ئاوەدانکردنەوە پێویستیان بە دراوسێکانیانە بۆەوەی باڵانس دروست بکەن. کوردستان لە دەور و پشتێکی جیۆسیاسی زۆر هەستیاردا دەژیت. کورد و کوردستان لە شەڕی دژی داعشدا سەلماندی کەجێی شایستەیە. ئەم سەرکەوتنەش بە یەکگرتن بەدەستێت. هاوپەیمانیتیەک کە لە هێزە جیاجیەکان لە نێوخۆ و دەرەوەی وڵات پێک بێت. ئەم هێزانە یەکگرتوو بوون لە شەڕی دژی داعش و بە بڕوای من گرنگە ئێستا ببینرێت کە ئەم یەکگرتنەوەیە دەمێنێت. یاخود ئیرادەی ئەم یەکگرتنەوەیە دەمێنێت بۆەوەی بەسەرکەوتن دوژمنە دەرەکیەکان بەدەست بهێنرێت. زۆر سپاس بەڕێز ڕاڵف پۆرشەرس، وەزیری ئابووری کار و گواستنەوەی هەرێمی نیدەرزاکسنی ئەڵمانیا. زۆر سپاس بۆ بەشداریکردن. سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش بەڕێزان، سپاس بۆ هاوکارانم. تا بەرنامەیەکی دیکە بەخۆی بەرەتان سپێرم. شاد و کامەران بێت.